کتێبی ئابڕوو نوێترین بەرهەم یاخود بڵێم کتێبی وەرگێڕاوی کوردیە بۆ سەر زمانی شیرینی کوردی لە ئینگلیزیەوە لەلایەن زۆر بەرە شیران دەرگەڵەیەوە کاری وەرگێڕانی بۆ کراو لە مەراسیمێکی شایستایە کتێبەکە بڵاو کراوەتەوە. بەشی کتێبخانەی گشتی کۆیە لە هۆڵی دڵدار ناساندنی کرد بۆ کتێبێک بە ناونیشانی ئابڕوو کە لەلایەن شیلان دەرگەڵەیەوە وەرگێڕانی بۆ کراوە لە زمانی ئینگلیزیەوە بۆ زمانی شیرینی کوردی. ناساندن بۆ کتێبەکە کرا لەلایەن بالا هاوار دەرگەڕەیی لە کۆڕەکەشدا تیشکی خستە سەر ناوەڕۆکی کتێبەکە و ئاماژەی بۆدا کە ئەم کتێبە باز لە خەباتی کچێک دەکات و پەنجە خراوەتە سەر برینەکان. هەر لە کۆڕەکەدا ژمارێکی بەرچاو لە ڕۆناکبیر و نووسەر و ئەدیب دۆستان ئامادەبوون پاشان کتێبەکە بە دیاری بەخشرا بە ئامادەبوون. ئەمڕۆ 28 2024 لە شاری کۆی ئازیز میوانین. خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لە مەڵبەندی بیر و هۆش و ئەدەب و سیاست کۆڕی ناساندن بۆ کتێبی ئابڕوو دەکەین. کتێبی ئابڕوو لە نووسینی نووسەری بەڕەسەڵەکی هیندی جاسفێندەر سەنگێرایە و لە وەرجێڕانیشی لە ئینگلیزیەوە بۆ سەر زمانی کوردی شیلان جەلال دەرگەڵەی وەرجێڕانەکەی بۆ کردووە. بەهۆی ئەوەی کە نە نووسەر نە وەرجێڕ لە کوردستان ناژین و هەردووچیان دانیشتووی وڵاتی ئینگلتەران نەیانتوانی بەهۆی هەندێک کەلومەرجەوە ئەم ساڵ سەردانی کوردستان بکەن. کتێبەکەش چاپ کرا بەڵام لە سەر پێشنیاری کۆمەڵێک لە دۆست و برادەران پێیان وا بوو مادەم کتێبەکە چاپ کراوە ناساندنی بۆ بکرێ و من ئەو شەرەفەم پێبەخشرا لەوەی کە هەم نووسەر و هەم وەرجێڕ منیان ڕاستپاردم لەوەی کە لە شار و شارۆچکە و ناوچە جیاوازەکانی کوردستان کۆڕ و سمینار بە مەبەستی ناساندنی کتێبەکە ئەنجام بدەین و من ناساندن و خوێندنەوە بۆ کتێبەکە بکەم. باڵا هاوار دەرگەڵەیی دەرچووی کۆلێژی پەروەردەی بنەڕەتم بەشی زمانی کوردی لە زانکۆی ڕاپەڕین ماوەی 14 ساڵە پیشەم مامۆستایە و لە ساڵی 2008 لە بواری میدیادا کار دەکەم و خاوەنی چەندین وتار و لێکۆڵینەوەی سیاسی و ڕۆژنامەوانی و ئەدەبی بوو.